نابینی هەمووان مردار بوون. والله تبقي لي تايديتي يعني نخوشي شوشي هي كشندية حورو دردقي لوس بيني أمري يعني مزالي نادا بقرآن ذات تخمين نكرة عمري مسنزيان بيجيشتي برادزا حيوانا كان لو أنا تا بازل صار بزن مردينة سيكارش والله زياتريش مردينة كارا كان نجم مردين بس زور مردينة نيوي حيواني تخمين كي بجميرين نيوي حيوانا بيكارا أقد زياتريشنا بخواي زا خرشي ديش باسك بس من نتوي مسردان يعني بكم يعني ليه عن بفرسن بس اوانيش يعني باسك انا رينا ونخوشي هي ودمري وزايدي نازانم بحساب والله هوسا لواني من باي مليوني وكم بس درزي ودرمان كرلي لحظه ما دكتور لو بارخ ورا ودرزي ليدو اوي او لو زياترنيا اوش بكار دينينو استفاديني نقول مع حكمه بالين بقريبه هدست النقري نو والله تا استا اما لجيان دا أو بيتري روانزي هي حتى استدر ما نكن لي ورنا قلتي بحياة يكشنا لي ورقتي منزرش وشني هم زاتين بس يا دينين حيواني بيشوين وجبينه أو أنا لحكمتي ورقتي أنا هرت علاج بدر ما أنا ما لحكمتي مستفيد نبوينا حتى استا دول طبقة زيادة بنسلين ستريبتومايسين كوكو أو علاج تايبت مندية بس بو غير السكندري انفكشن بدري وعطانا خوشي دوان ئەو نەخۆشیانەی کە زۆر بڵاونەوە ئەو نەخۆشیەکان کە لە ئاژەڵەوە دوگازرێنەوە بۆ یەکتری ئەو نەخۆشی ئێستا زۆر بڵاوە لەو منتیقەیە نەخۆشی تەبەقەیە کە پێی دەرێن فودان ماوس دیتیس کە کورتکراوەکەی FMD و نەخۆشیی توندوتیژی ڤایرۆسیە تووشی ئەو ئاژەڵانە دەبێت بە زۆری مەڕ و مانگا و بزن کە ئەو ئاژەڵانەوە هەر ئەوان ئاژەڵانەی بەتایبەت ئەو ئاژەڵانی کە دووسمن واتە دووسمدارن ئەم نەخۆشیە دەگوازرێتەوە بە ئاسانی لە ئاژەڵەکان لەناو خۆیان ئەگەر تێکەڵاوێکی زۆر هەبیت یان ئاژەڵێکی لە شوێنێکی کە توش ببیهێنی بۆ ناو ئاژەڵەکاندی ئەوان دیش توش دەبن ئەم نەخۆشیێکی دژمنی سەرسەختی سامانی ئاژەڵیە لەبەر زیانەکانی زۆرە و زیانەکانیشی بەجێ دەمینن یعنی لە پاشی خۆشی بەتاکید زانی زۆر گەورەی بەجێ دێریت لەبەر ڕێژەی توشبوونی زۆرە و ڕێژەی مردنیش لە ئاژەڵە تەمەن بچووکەکان زۆر بەرزە یعنی هەر بەرگەی ناگرن تقریبا یعنی ئەو ئامارەکە بۆ شێوەی توانین نیشان بدەین کە لۆ نمونە ئەو گوندەی گرتیتی ئەگەر لۆ نمونە لە 100 ئاژەڵ گرتی بیتی لە 100 ئاژەڵی ڕێژەی 40 تا 50 مردووە لەبەرەوەی نەخۆشیەکە ڤایرۆسیە چارەسەرێکی تایبەتمەندی نییە بەس ئەتوانین سەپۆرتیڤ تریتمێنتی بۆ بەکاربێنی کە تووشی نەخۆشی دووەم نەبیت لەبەرەوەی یەک لە برینزیانەکانی لێکەوتەکانی ئەو نەخۆشیەی ئەوەیە کە تووشی نەخۆشی دووەم دەبیت لەگەڵ ئەو نەخۆشیەی کە بە زۆری لێرانێت کە توش دەبیت تووشی نیومۆنیا تا ئیلتیهابی سیەکان دەبیت ئەوەش ڕێژەی مردنی بەرز دەکاتەوە بەس دەتوانین ڕێلەوە بگرین و هەروەها ئەنالجیستی پێ بدەین کە ینی ئەم نەخۆشیە تای لەگەرە تایەکە بینتە خوارێ بەتاکید کاریگەریی زۆر گەورەی هەیە توانم برێم ڕێژەی توندی نەخۆشیەکەی زیاتر کردیە ئەو ئاژەڵانەی کە هاوردە دەکرێن بە نافەرمی لەبەرەوەی هیچ پشکنینیان بۆ ناکرێت وانە ئەوە شوای لێ کردی لەبەرەوەی سترێنەکان ینی ئاژەڵ لێرە تا ڕادەیە خۆی گونجاندیە لەگە سترێنەکان بەس ئەوانەی کە دێن بە قاچاقی وانە ڕێژەی توندبوونی نەخۆشیەکەی توندتر کردووە هەر ئاژەڵێک بگری هەفتێک هەتا 2 هەفتەی ینی هەتا بە تەواوی چاپ بێتەوە 2 هەفتەی دەوێت کاریگەریەکەی دەمینێتەوە بۆ لە بەرهەمی شیر و لە لاوازبوون وانە لەوانەیە مانگە هەتا 2 مانجیش کاریگەری لاوەکەکانی هەر بمێنیت